بە بۆنەی ڕۆژی جیهانی شعرەوە لە شاری تۆبۆری سوید کۆڕێک بۆ شاعیر فاتح شێخ ساز دەکرێت. کۆڕەکە بە ناونیشانی پێگە و ڕۆڵی کۆمەڵایەتی شعر لە جیهانی ئەمڕۆدا هاوکات. فاتح شێخ خوێندنەوەیەک بۆ کتێبە نوێیەکەی دەکات بە ناوی باڵادی شادیەوە کە لە ژانری چیرۆکە شعرە. گفتوگوی زیاترەکەین لەگەڵ بەڕێز فاتح شێخ سەبارەت بە کۆڕەکەی بەڕێزیان. کاک فاتح سڵاو لێبێ. بندستان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. با لە ناونیشانی کۆڕەکەەوە دەست پێ بکەین. پێگە و ڕۆڵی کۆمەڵایەتی شەعیر لە جیهانی ئەمڕۆدا چۆن هەڵدەسەنگێنیت؟ باش هەڵدەسەنگێنم چونکە ئاخر مەسەن لە ماوەی 100 ساڵی ڕابردووە یا تەنانەت لە 200 ساڵی ڕابردووە زۆر جار کەسانێک هاتوون توانە شعر دەوری نەماوە، زمانی شعر نەماوە، سنعەتە چۆنە ئەلەم قسانە زۆرە کرێت یا حتا بعضە کەسێک پێیان وایە شعر شەپۆلە. مەسەن تازگی لە سوێد کەسێک گوتوێتی شعر شەپۆلی مەسەن 20 ساڵ جارێک شەپۆلی هەیە. من پێم وایە ئەمانە هیچ کامیان لە ڕووی زانستی مێژووی ئەوانەوە ڕاست نین. شعر لە بدایەتی ئەوەی کە بەشەر ناوی بڵێن پێی بوترێ بەشەر شعر بووە. مەسەن لە یۆنانی قەدیم ئەگەر بیستبێتان ئیلیاد هەیە، ئۆدیسە هەیە، ئەمانە ئەلعان بە هەموو زبانەکانی دنیا هەڵگێڕاوەتەوە. یا مەسەن زۆر شاعری عەرەب هەن یا شاعری فارس زبان هەنەوانەی کە ئێمەیان ناسین کە شعرەکانیان تەرجمە کراوە. مەسەن شێکسپیر هەموو دنیا ئازانێ کە شێکسپیر خەریکی شعر بووە، کەسی تریش زۆر هەن. مەبەستمەوەیە من پێم وایە ئێستا کە یۆنسکۆ شتێکی داناوە بە ناوی ڕۆژی جەهانی شێعر World Poetry Day، ئەمە شتێکی باشە چونکە یۆنسکۆ جاری وایە شتی باش دانێ هەرچەند کاری زۆری لەدەست نەهاتوە، من نەمبیستەوە، بەڵام مەسەن یۆنسکۆ ڕۆژێکی داناوە لە دژی زەبروزەنگ لە بۆ ژنان. ئەمە باش 25 نوامبر ڕۆژێکی داناوە بۆ زمانی بڵێن دایک کە ئەمەش کارێکی باشە. بەڵام ڕۆژی جەهانی شێعر لە 1999 دایان ناوە لە 2000 دەستیان پێکردووە، 24 ساڵ ئەمەیان داناوە. من کە خۆم شارەزای شێعرم، نەک شارەزای شێعری کوردی و فارسی، لەوانەیە بڵێم هی عەرەبیش هی ئینگلیسیش نەمدیوە شتێکی وا عەجایب بکەن لەم 24 ساڵەدا. بەڵام یعنی کارنامەیەکی وایان نییە. بەڵام هەر ناونانی ڕۆژێک لە ساڵە بە ناوی ڕۆژی جەهانی شێعر، وەکو چۆن ڕۆژی جەهانی ژن هەیە، وەکو چۆن ڕۆژی جەهانی کرێکار هەیە، ئەمە خۆی لە خۆیان خراپ نییە. یعنی ئەوەی ماوە کە خەڵکی تر ئەوانەی کە ئەهلی کارەکەن چۆن لەم مەسەلەیە کەڵگوەرەگرن. مەسەڵەن من لەم ڕۆژانە چاوم لێ کرد وتوان لە ڕۆژی جەهانی شێعرە هەر کەس دەتوانێت شێعرێکی تازە بڵێ، ئەمە کارێکی باش. بەڵام مەسەلەی من ئەوەیە کە ئەمڕۆ لە دنیای ئەمڕۆ بە بۆنەی ئەو شتەوە وا پێڵێن سۆشیال میدیا، بەڵام بەڕای من ئەو شتەی وا میدیای ئینتەرنێتیە کارێکی وای کردووە کە مەجال بۆ شێعر زۆر زیاتر بووە. مەسەن 30 ساڵەوە پێش ئەگەر شاعرێک شعرێکی بوتایە، ئەوانش کە زۆر مەشهور بوون، زۆر ناسراو بوون، ئەوە چاوەڕوانیەوە بکەن کە کتێبەکان بۆ دروستکە کێ بڵاوی بکاتەوە چۆن بکات چی بکات. بەڵام ئێستا هەموو کەس دەتوانێت شعرەکەی خۆی دوای 5 دقیقە بڵاو بکاتەوە بۆ خوێنەر. بەڵێ کاتە کاک فاتح ئەمێ بپرسم، شعر کۆڵەکەیکی سەرەکی مێژووی ئەدەبیاتی ئێمە پێکەیەنێت. بە بۆچوونی ئێوە شاعیرانی ئەمڕۆ توانیویانە لەسەر ئەو کۆڵەکەیە بنیاتی بنێن؟ کۆڵەکەی کام شعری کوێ؟ کۆڵەکەی شاعیرانی ئەمڕۆ، واتە ئەو کەسانەی کە شعرە نووسن کە ئێستا دەستیان کردووە بە شعر نووسین و تازەن لە بوارەکەیە، یاخود کۆنەکانمان کۆڵەکەیکی سەرەکی مێژووی ئەدەبیاتی ئێمە پێک ئەهێنن. بە بۆچوونی ئێوە شاعیرانی ئەمڕۆمان کە تازە دەستیان کردووە بە شعر نووسین توانیویانە لەسەر ئەو کۆڵەکەیە ڕێچکە بگرن و بڕۆن؟ ئەخر بەڕێز من خۆم لە جێگەیەکان نابینم کە قەزاوت بکەم لەسەر توانایی شعری شاعرانی بەتایبەت جیلی تازە. بەڵێ ئێمە شەڵبەتاڵین بە بۆچوونی بەڕێزە.
باشە بۆ چوونی من ژەوەیە کاڵم مەجال هەیە بەڵێ مەجال یەکجار زۆر یعنی من خۆم کەسێکم لە ساڵی 1960ەوە دەستم کردو بە شێعروتن و من و دوو کەسی تر لە کوردەواری لای ئێران شۆرەتمان بەوە دەرکردو لە مێژووی ئەدەبی کوردی ئێرانە کە سێ کوچکەی شێری نوێی کوردی لای ئێران بەڵێ بەڵام ئەو وەختە کە ئێمە بووین تەنیا ئەم سێ کەسە بووین لە خلالی ئەم 56 ساڵە زیاتر لە 300 شاعری کوردی ژن و پیا و لە کوردەواری لای ئێران سەریان هەڵداوە کە ئەغڵبیان کتێبیان چاپ کردووە وەجیلی تازن وجیلی تازەتیش ئێستا بەڕێوەیە من مەبەستم لەم کۆبوونەوەی ئەمڕۆ ئەوەیە کە بڵێم وەختێکەڵەن وۆرلد پۆیتری دەی یعنی ڕۆژی جیهانی شعر شعر شتێکی جیهانیە بەڵام چونکە شعر بە زبانە موسیقی نییە موسیقی بە ئالەتە موسیقی جیهانیە بەڵام موسیقی چونکە بە ئالەتە فەرق ناکە تقریبا لە هەموو شوێنێکی دنیا لۆجیکی نۆتی هەیە لۆجیکە ئۆرکستری هەیە ئۆپێرای هەیە ئەوانە هەیە بەڵام شعر چونکە بە زبانە ئیتر ناچارە مەسەن شعر بە کوردی بە زبانی کوردی بە زبانی فارسی عەرەبی تورکی ئەوە زۆر هەزاران زبان هەیە ئەلان لە دنیا کە هەموو شی حتمما شعری پێوترێت مەسەن لە کوردەواری زبانی هەورامی هەتا مەسەن 100 ساڵەوە پێش زۆرترین شعری کوردی بە هەورامی وتراوە تا ئەوجێگە من خەبەرم هەیە بەڵێ کاک فاتح باسێکمان لە ژانری چیرۆکە شعر بۆ بکە ئەم ژانرە تا چەند لای وەرگری کورد بە بایەخەوە لێ ئەڕوانێت من نازانم چەند لە لای گوێگری کورد بە بایەخۆ لێ ئەڕوانێ بەڵام من عادەتم وا بۆ لە ڕۆژێکەوە کە دەستم کردو بە شعر شتێ نوێم هێناوەتەوە من گوێگرم فێر کردووە نەگەوەی گوێگەر من فێر بکە ساش من چیرۆکە شعرم ناوناوە باڵات چونکە لە 200 ساڵ بەرلەیسەوە لە ئینگلیز لە فەرانسە لە ئەڵمانیا لە ئەوروپا پێڵێن باڵات لە کوردیا قەیناکە پێڵێن چیرۆکە شعر یا هەرچێکی پێڵێن هەر کەسە کەیفی خۆیەتی چناوێکی لێدانێ بەڵام من ناوە جەهانیەکەیم پێ مناسبترە وەک چۆن مەسەڵەن ترافیک ئێستا لە هەموو دنیا بە ترافیکەڵەن ترافیک ئەگە بیکەی بە کوردی یا بیکەی بە هەر زمانێکی تر قەیناکە بەڵام کەوتیشت ترافیک یا تەلەفۆن یا تەلەڤیزیۆن هەموو کەس تێگا باڵادش ئەگە تا ئێستا گوێگری کورد پێ ئاشنا نەبووە بەم کارێ من هەوڵەدەم کە ئاشناوێ کە باڵاد ینی چیرۆکێکی درێژ کە بە شێعرە نەک بە پەخشان بەڵێ کاک فاتح وایە زۆربەی شاعیرەکانیشمان بۆ نمونە کاک شێرکۆبێکەس یاخود پیرەمێرد قانع ئەمانەش بە هەمان شێوە نوێگەریان لە شعری کوردیا کردووە کاک فاتح کتێبی بالادی شاعر فەرقی هەیە مەسەڵەن شێرکۆبێکەس کردوویەتی ئێستا نیشتمانمە عینەن ئەوە چیرۆکێکە لەوانەیە بڵێم 20 دانە کاراکتەری زیاتر 20 دانە کاراکتەری تایە بەڵام ئێستا کچێک نیشتمانە بە شێعر وتوێتی شێرکۆبێکەس لەوەڵ تا ئاخری وەزنی هەیە ئاهەنگی هەیە مۆسیقای هەیە سەروای هەیە ئەوە ئەتوانی پێ بڵێ چیرۆکە شێعر بەڵام قانع وانە پیرەمێرد وانە ئەوان منزومەیان هەیە مەسەڵەن وەکو فەرزکەن پیرەمێرد دوانزە سوارەی مەریوانی هەیە بەڵام دوان سوارەی مەریوان منزومەیە وەکو منزومەی شانامە وەکو منزومەی مەموزینی خانی ئەوانە فەرقیان هەیە ناکرێ بەوانە بڵێ چیرۆکە شێعر بەڵێ کاک فاتح کتێبی بالادی شاعر لەکوێی ژانری شێعردایە بالادی شادی ئەمەیە ئەم کتێبەیە بەڵێ ئێستا لێرە ئەم کتێبە چاپ کراوە بەڵام من پێم وایە لە چەند هەفتەی کە دادێ ئەگاتە کوردستان پۆست کراوە بۆ ئەوێش ئەگاتە ئەوێش دڵنیا بن ئەگات یعنی هەوڵێکی وام دراوە کە بگاتە ئەوێش بەڵام لە ئەسڵا ئەمە لەلایەن گۆڤاری هانا و ئەنجومەنی هانا کە ئەنجومەنێکی ئەدەبی کوردیە لە یوتۆبەری و هاوڕێ شاعری ئێمە کاک سلێمانی قاسمیانی بەرپرسی ئەو ئەنجومەنەیە لەلایەن ئەوانەوە چاپ کراوە ئەم کتێبە طبعا من نووسیمە بەڵام هەموو ئارکەکەی غیری نووسینەکەی ئەوان کێشایانە دەستان خۆش بێ کاک فاتح سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی هیوای سەرکەوتنتان بۆ خوازم